دەرگای مزگەوتەکان داخراوە. هیچ مەراسیمێکی نوێژی بە کۆمەڵ لە مزگەوتەکان بەڕێوە ناچێت. تەنها خادمی مزگەوتەکە لە ناو مزگەوتەکەدایە. کەسی لێ نییە، مامۆستای ئاینی لێ نییە و تاربێژی لێ نییە. من لێرە کارمەندم 2 ڕۆژ واجبم هەیە ئەوتر دوای من نەکێتریێت. کەت نوێژوشتی تیان ناکرێت. هاوڵاتێکی زۆر هاتوونەتە بەردەم مزگەوتی گەورە و خۆیان نوێژی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. پێشنوێژ و تاربێژی یەکێ لە مزگەوتەکانی شارەکە داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ئەو ڕێنمایانە بن کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی تەندروستی هاوڵاتیان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا دەری کردووە. ئەو ڕێنمایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە بۆ ئەمن و ئەمان و ئاسایشی ئەم کوردستانەیە لەبەر بەرژەوەندی ئەم خەڵکەیە، لەبەر بەرژەوەندی ئێمەیە، لە دڵسۆزی ئێمەیە. لە هەموو وڵاتانی جیهان قانون وهایە کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتدارانی ئەو شارە یان والی ئەو شارە کە بڕیار و قەرارێک دەرەکات لەبەر بەرژەوەندی میلەتەکەیەتی. نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە نەخۆشیێکی کوشندەیە ئیمڕۆ سەرتاسەری هەموو عالەمی گرتوتەوە بە تەنیا کوردستان نییە. ڤایرۆسی کۆرۆنا تا ڕادەیەک جەنجاڵی ناو بازاڕەکانی کەم کردوتەوە. لە زۆربەی شوێنە گشتیەکانیش ڕێنمایە تەندروستیەکانی تایبەت بەگرتنە بەر لەو ڤایرۆسە هەڵواسراوە. سەبارەت بە ڕێنمایەکان شتێکی زۆر چاکە. داواش لە تیمە تەندروستیەکان بەکەین بە ناو بازاڕە بگەڕێن پیر و اختیار و مناڵ و ئەمانە هەمویان تێبگەن بە شێوەیەک بڵێ ئاوەکە و ئاوەکە و مەچە شوێنی زۆر قەڵە باڵغەوە ئەمە شتێکی زۆر چاکە. لەگەڵ بڵاوبوون و فراوانبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆپاراستن و هۆشیاریدان بە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کۆمەڵی ڕێکاری گرتەبەر. بەردەوامیش لە ڕێگای دام و دەستگا تەندروستیەکانەوە داوا لە هاوڵاتیان دەکرێت پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.